بەدوایە چوو هەر ئەوە بوو کە ئادونیای دەرباز کرد سەردار. دڵنیایی؟ بەڵی خاوەنشکۆ بە چاوانی خۆم دیمی بۆ خۆیەتی دڵنیام. ئاگات لێ بێ بڕۆ بە چاوان ڕامەوەستا. سیخۆڕێکی وریایە. جولیوس دەبێ بزانەکەم پڕکێشیەی بێوڵام نامێنێتەوە. دایە دایە بۆچی ناڕەحەتی؟ تۆ کوڕێکی باش بە من زوو دەگەڕێمەوە. ئەو لاقی لە بەڕێی خۆی زیاتر ڕاکێشاوە. دەبێت چاک تەمەیکەم. گەلوس بڕۆین. خاتوونی من ناتەنەوەی ڕاوەستن تا جەنابی ماکسیمیلیان بگەڕێنەوە؟ نا، ئەم مەسەلەیە دەبێت من بۆ خۆم بەبابمی بڵێم. کاری جولیوس گەیشتووەتە ئەو جێگەیە کە ژۆڤارم بۆ دادەنێ. بەڕێکەوە. ئەم دروشکە لە بەرچاوم ئاشنایە کەوایە ئادونیایان بەم دروشکەیە دەرباز کردووە. هیوادارم تووڕەیی خاتو هێلێن لە لای دەقیانوس گرفتێکی بۆ ساز نەکات. و تەواوی کاهێنەکانی مەعبەدی دۆلفەی بە جلوبەرگی وەکوویەکەوە لە بەرامبەری مەعبەدی گەورەوە لە ئیمپراتوری خاوەنشکۆ پێشوازی دەکەن و گۆڵ دەخەنە بەرپای و پێشوازیەکی باشی لێ دەکەن. دروستکردنەوەی پەیکەری زانووز لە بەرابەری مەعبەد هەروەها. خاتون هێلێن بابا چی بووە؟ کارێکە دۆ من هەبوو؟ دەمەوێت لەگەڵ ئێوە بە تەنێ قسە بکەم. تۆ تەنانەت سەیری ناوچاوانی باوکیشت ناکەی؟ بە بڕوای ئێوە دەبێ بە سەرهاتی دایکم لەبیر بەمەوە؟ دایکی تۆ خەیانەتی بە خوداکانی ڕۆم کرد. ئایا دەبوو لە خەیانەتی ئەو چاپۆشتیم کرد باە؟ من نامەوێت دەمەتەقێ بکەم. تەنیا ویستم ئاگادار بن کە جولیوس شۆفاری بۆ ئێمەداناوە. ئەگەر بەرگری نەکەن خۆمان چاری دەکەین. وا دیارە خاتوێلەن تووڕەون. وا دیارە کەسێ سەگێکی لەبەر دەرگایاندا بەستووەتەوە کە ئازاریان دەدا.
مەبەستی من ئازاری ئەوان نییە. هاتنی ئیمپراتور نزیکە و من دەبێ ئاگام لە هەموو جێگایك و هەموو کەسێکە بێ خاوشکۆ کە وایە دەبێ ئەرکم جێبەجێکەم. یانێ بڕوا بکەم تۆ وا دەزانی کە من نازانم تۆ هەموو کات چاوە پیسەکانت بە دوای هێلنەوە بووە یان نازانم کە ئێرەی بە مێردەکەی دەبەی؟ من شتکلێک دەزانم کە ئەگەر جەنابی دیوکلیتیانوس بیبیسن حەقم پێدەدا. بەڵێ حەق بەوە ئەدەم کە جەنابی جولیۆس ڕاوێژکاری پایە بەرزی من لە کاتێکەوە بە ناوی ڕاستپاردێک هاتوونەتە فیلادەلفیا دایمە خەریکی پیلان گێڕان دژی من و حکوومەتی منن و زۆریشیان پێخۆشە کە لەسەر تەختی مندا بنیشن و لە کۆشکی مندا فەرمان بدەن. ئیدی دەبێ حەقی چیتان پێ بدەم جەنابی جولیۆس. ئێوە بە هەڵەدا دەچن جەنابی فەرماندار. من تەنیا دەمەوێت. بەڵێ من هەڵەی زۆرم کردووە جەنابی جولیۆس سەرانسەری ژیانم پڕ بووە لە هەڵە و ڕۆژێک دەبینی کە بە هەڵا بەڵایەکەم بەسەری جەنابی جولیۆستا هێنا کەوایە چاک ئاگات لە خۆت بێ. بەڵام من بە ئێوەی دەسەلمێنم کە بەڵێ کە نیەتێک جگە لە خزمەت بە ئێوە ئیمپراتورم نییە. هەوڵی خۆت بدە بەڵام ئەگەر بۆ ئاژاوەندانەوەی خۆت پێداگری بکەی بێگومان هەردوو لاقت دەشکێنم. تۆ پێشینەی من چاک دەزانی جولیۆس هەم لە لای تراژان و هەم لە لای ئادریانۆس. ئەگەر سەلماندم چی؟ ئەگەر ئەو شتانەی کە دەیانڵێی بیان سەلمێنی خۆم بەم دەستانەی خۆم سەری هێلن و مەکسیمیلیانۆس لە لەشجیا دەکەمەوە.